جگەرە دوژمنە سەرسەختەکەی مرۆڤایەتیە. ئەمڕۆ بە کورتی باسی کاریگەری خراپەکانی جگەرە و نێرگەلە و هاوشێوەکانی یەکەم ئەگەر دایک یا باوک بیکێشێت لەسەر منداڵان. هەر لە سەرەتاوە ئەگەر دایکی دووگیان جگەرەکێش بێ، کاریگەری خراپی جگەرەکێشانەکە لەسەر گەشە و نەشونمای کۆرپەکەی سکی دەبێت. لە پاش لەدایکبوونیش کاریگەری خراپەکانی زۆرن. لە گرنگترینیان بۆ نمونە زیادبوونی ڕێژەی مردنی لە ناکاوی منداڵان لە خوار تەمەنی 1 ساڵ، زیادبوونی ڕێژەی هەوکردنی گوێی ناوەڕاست لە منداڵاندا، زیادبوونی ڕێژەی نەخۆشی هەوکردنی کۆئەندامی هەناسە، هەروەها هەستیاری واتە ڕەبوو لە کۆئەندامی هەناسەدا. ئەمانە و چەندین کاریگەری خراپی جگەرە کێشان لە منداڵاندا. لەبەرەوە تکایە دایکان و باوکان لە کێشانی جگەرە و نێرگەلە و هاوشێوەکانی خۆتان بە دوور بگرن. سمارت وەرچەرخانە.